بەستێنە کۆمەڵایەتیەکانی شکڵگرتنی شۆڕشی 1350 ئێران و هۆکارەکانی شکستهێنانی. بەشی چوارەم. لە بەشەکانی پێشووتردا باسی بەستێنە بابەتی و کۆمەڵایەتیەکانی شکڵگرتنی شۆڕشی ساڵی 1350 ئێرانمان کرد. هەروەها بارودۆخی سیاسی جیهانی ئەو سەردەم و دەوری زلهێزەکان لە گۆڕانکاری ئەو دەورەیەمان دەستنیشان کرد. لە درێژەی ئەم باسەدا دەچینە سەر پرسی هەڵسەنگاندنی ئەو بارودۆخی کە بووە هۆی هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامی لە ئێران. لە ڕاستیدا بزاوی ئیسلامیش لایەنێکی بەهێز بوو لەو سەر هەڵدانە جەماوەریەدا، لایەنێک کە بە پێچەوانەی لایەنەکانی تر خاوەن ڕێبەری بوو، دامەزراوەی تایبەت بەخۆی هەبوو، خاوەن بنەمای فکری خۆی بوو و بە درێژایی ساڵانێکی زۆر وەک دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا لە کۆمەڵگەی ئێراندا ژیا بوو. ئەگەر چاوێک بەسەر مێژووی 100 ساڵی ئێراندا لە شۆڕشی مەشروتەوە مەملاوە بخشێنین، دەبینین کە لە سەدەی ڕابردوودا کۆمەڵگەی ئێران سێ گۆڕانکاری بەرچاو و گرنگی سیاسی بەخۆیەوە دیوە. هەر جارە و کۆمەڵگەی ئێران بەسەر قۆناغێکی قەیراناویدا تێپەڕیوە و لە هەر سێجارەکەدا دۆسەی دەسەڵاتی سیاسی کراوەتەوە و چۆتە ژێر پرسیارەوە. هەر جارە و ئیمکانی گۆڕانی دەسەڵاتی سیاسی بە پشتبەستن بەهێزی جەماوەر هاتووەتە ئاراوە، بەڵام هەموو جارێک خەباتی جەماوەر بۆ وەدەستهێنانی ئازادی و ژیانێکی باشتر ڕوبەڕۆی شکست بۆتەوە. بێگومان خوێندنەوە و هەڵسەنگاندنی لایەنە کۆمەڵایەتیەکان و ڕیزبەندی هێزە سیاسیەکان لە هەر کام لەو سێ دەورەیەدا یارمەتیمانەدات بۆ تێگەیشتنێکی بنەڕەتی لە هۆکاری ڕاستەقینەی ئەم شکستانە. بە درێژایی مێژووی ئەم 100 ساڵە بەتایبەت لە دەستپێکی سێ دەورەی قەیراناوی و ناسەقامگیر واتە شۆڕشی مەشروتیەت لە ساڵەکانی 1285 تا 1299 دەورەی پاشڕوخانی دیکتاتۆریەتی 20 ساڵەی ڕەزاشا و شەڕی دووهەمی جیهانی واتە ساڵەکانی 1332 تا 1357 و سەرنجام دەورەی شۆڕشی دژی سەڵتەنەتی لە ساڵەکانی 1357 تا 1361 سێڕەوتی کۆمەڵایەتی و سیاسی شان بەشانی ئەو حیزب و گروپانەی هەڵگری ئەو بۆچوونانە بوون بەرچاو دەکەون. یەکەم ڕەوت کە بە هەموو توانایەوە تینووی وەرگرتنی دەسەڵات بۆ هەیە ڕەوتی سیاسی ئاینی شیعەیە. ئەم ڕەوتە بەردەوام بە شێوەی دەوڵەتێکی ناو تارمایی لە مێژووی 100 ساڵەی ئەم دوایانەی کۆمەڵگەی ئێراندا بوونی هەبووە و بەشێکی زۆر لە چۆنیەتی کاروباری ڕۆژانەی جەماوەر لەلایەن ئەم دەوڵەتەوە بەڕێوە براوە، لە کاروباری پەیوەندیدار بە مەحکەمەوە بگرا تا پێکهێنانی خێزان و تەلاق و هتد. بەتایبەت دەستکەوتی ماڵی ئەم دەوڵەتە لە سەرچاوەی شوێنە وەقفکراوەکان و دوکان و خانوبەرە بگرا تا هەزاران پارچە زەوی کشت و کاڵی و تۆڕی کۆکردنەوەی داهاتی ئاینی لە خوارەوە بۆ سەرەوە و خەرجکردنیان لەسەرەوە بۆ خوارەوە مەجاڵی و دەرفەتی ئەوەی پێدرا بوو تا ڕێکخراوێکی پانوبەرین و دەوڵەمەند لە ژێر کۆنتڕۆڵی بێهاوتای مەرجعیەتی شیعەدا پێک بهێنێت. هەروەها ئەم ڕەوتە خاوەن ڕێکخراوەکانی تایبەت بەخۆی بوو کە لەلایەن کەسانێکی بەناوبانگەوە ڕێبەری دەکرا، بەتایبەت کە شەریعەتی ئیسلامی و ئەو تەفسیرانەی کە ئەمیان ئەو مەرجعی تەقلید لە شەرعیەت دەیکرد وەک پلاتفۆرمێکی سیاسی کۆمەڵایەتی ڕێک و پێک و ئامادەی پەیڕەویکردن لە بەردەستیاندا بوو. پەیوەندی ئەم ڕەوتە لەگەڵ دەسەڵاتدا دوور و جیاوازی سۆز و نەفرەتی بەخۆیەوە دیتووە. بەشێکی زۆری ئەم ڕەوتە لە دەستپێکی شۆڕشی مەشروتیەتدا بە ناچار لە شۆڕشدا بەشداری کرد، بەڵام دوای ماوەیەکی کورت سەرەتا ناموبوونی خۆی لەگەڵ ئامانجە ئازادی خوازەکانی شۆڕشی مەشروتیەت دەربڕی و پەنای بۆ مەشروعە برد و دواتر بە تەواوی پشتی لە ئامانجەکانی شۆڕش کرد. لە دەورەی شەڕی دووهەمی جیهانیدا و لە سەردەمی موسەدیقدا دیسان لە گۆڕەپانی کۆمەڵایەتی و سیاسی ئێراندا چاومان بەبوونی ئەم ڕەوتە دەکەوێتەوە. هەرچەند لەم دەورەیەدا ئەم ڕەوتە لە پەراوێزدا بوو، بەڵام لە ئاست توانایی خۆیدا زیانی گەیاندە بزوتنەوەی دموکراسی خوازی ئێران. هەرم ڕەوتە بوو کە لە سەردەمی شۆڕشی 57 دەورەی سێهەم لەگەڵ شەپۆلەکانی شۆڕشدا سەر لە نوێسەری هەڵداوە و لە کۆتاییدا بەزاڵبوون بەسەر ڕەوتەکانی تردا و دوای کنترۆڵ و سەرکوتکردنی شۆڕش دەستی بەسەر دەسەڵاتدا گرت. ڕەوتی دووهەم بریتیە لە ڕەوتی ناسیۆنالیزم لیبراڵی لایەنگری ڕۆژاوا. سەرهەڵدان و گەشەکردنی ئەم ڕەوتە پەیوەندی بە دەرکەوتنی بە شوێنەی پەیوەندی سەرمایەداری لە ئێراندا هەیە و دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی سەرەتای سەدەی 20م. ڕێبەران و تێوریسیەنەکانی ئەم ڕەوتە بوون کە فەرهەنگی مۆدێرنی سەردەمی خۆیان لە ئەوروپا و گواستەوە بۆ ئێران. کۆمەڵایەتی بوونی ئەم ڕەوتە لە شۆڕشی مەشروتیەدا بەرچاو دەکەوێت،
ئەم ڕەوتە لە دوایین ساڵەکانی دەورەی دووهەمدا واتە ساڵەکانی 1320 بۆ 1332 لە سیمای دەوڵەتی مۆسەدیقدا ئاڵا هەڵگری ملیکردنی نەوت و سربەخۆیی سیاسی ئێران بوو. ئەم ڕەوتە لە دەورەی شۆڕشی 57دا لە بەرامبەر ڕەوتی ئاینیدا بەچۆک داهات و سەری بۆ دانەوان. دەبێت ناکارامەیی و هۆکاری بێتوانایی ڕەوتی ناسیۆنالیزم لیبرال لە نواندنی ڕۆڵی سیاسی کاریگەر لە شۆڕشی 57دا لە پێگەی چینایەتی ئەم ڕەوتەدا بدۆزینەوە. چاکسازیەکانیشە بنەمای کۆمەڵایەتی گەشەی ئەم ڕەوتەی لاواز کردبوو. ئەمانە بە درێژایی دەورەی حکوومەتیشە تەنها ڕۆڵی ڕەخنەگرێکی بێ ئازاری ئولیا حەزرەتیان نواندبوو. بەشێک لەم ڕەوتە کە لەناو ئۆپۆزیسیۆنی شادا جێیان گرتبوو توانایی وروژاندنی جەماوەری نەبوو. بەم هۆیەوە توانایی خەڵک هەڵخەڵاتاندنی بە بەراورد لەگەڵ ڕەوتی ئیسلامیدا سنووردار بوو. لە دەورەی شۆڕشی 57دا هاوپەیمانە دوا ڕۆژەکانی ڕەوتی ناسیۆنالیزم لیبرالی لایەنگری ڕۆژاوا باوەڕیان بە توانایی ئەو ڕەوتە بۆ کنترۆلی شەپۆلەکانی شۆڕش نەمابوو. ئەمەش بووە هۆی ئەوەی کە ئەم ڕەوتە لە وەرگرتنی پشگیری ڕۆژاوا لە بەرامبەر ڕەوتی ئیسلامیدا پلەی دووهەم وەربگرێت. لەم دەورەیەدا ئەم ڕەوتە هیچ شانسێکی بۆوە دەستهێنانی دەسەڵات بەهۆی پێگەی شۆڕژگێریەوە نەبوو و تەنها لە حاڵێکدا دەیتوانی دەسەڵات وەربگرێت کە هێزێکی دەرەکی پاڵپشتی لێ بکات. ئەو حاڵەتە هەنووکەش هەر لە ئارادایە و هەر ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە پاشماوەکانی ئەو ڕەوتە بۆ وەدەستهێنانی دەسەڵات چاوەڕوانی هێرشی سەربازی ئەمریکا بۆ سەر ئێران بن. ڕەوتی سێهەم ڕەوتی چەپ و سۆسیالیستە. ڕابردووی مێژووی ئەم ڕەوتە لە ئێراندا دەگەڕێتەوە بۆ سەردەمانێک کە کرێکارانی ئازەربایجان و پارێزگاکانی باکووری ئێران بە مەبەستی کارکردن لە کێڵگە نەوتیەکانی باکوودا ڕویان دەکردە ئەو هەرێما. ئەو کرێکارانە لەوێ لەگەڵ هەزری شۆڕژگێڕانە و چینایەتی سۆسیال دموکراتیکدا ئاشنا بوون. شۆڕشی 1905 رووسیا ڕۆڵێکی گرنگی هەبوو لە چاندنی تۆی ئاگابوونەوەی چینایەتی لەناو ئەو کرێکارە کۆچبرانەی کە لە کێڵگەکانی نەوتی باکۆدا کاریان دەکرد. ئەم ڕەوتە کە لە دەورەی شۆڕشی مەشروتیەتدا هاوپەیمانی جدی ڕەوتی لیبرال و نەتەوەخواز بوو بە پێکهێنانی حیزبی ئیجتیماعیون ئامیون و دواتر دروستکردنی یەکەمین حیزبی کۆمۆنیستی ئێران لە ساڵی 1992 هەتاویدا پێینایە ناو گۆڕەپانی خەباتی سیاسی و لە ساڵەکانی دواتردا وێڕای گەشت ئەو کۆسپوتەگەرانەی کە لەسەر ڕێگەیدا دەرکەوتن بوو بە یەکێک لە ڕەوتە بەشدارە گرنگەکانی گۆڕەپانی تێکۆشانی سیاسی ئێران. ئەم ڕەوتە کە بۆ ماوەی دەیان ساڵ بەسەر فەزای فکری سیاسی و فەرهەنگی ڕووناکبیرانی کۆمەڵگەی ئێراندا زاڵ بوو سەرەڕای ئەوەی کە بەهۆی گرێدراوی حیزبی توودە بە سیاسەتی دەرەوەی یەکێتی سۆڤیەت زیانی بەرچاوی بەردەکەوت. بەڵام بەردەوام بوو لە گێڕانی ڕۆڵی خۆی لە گۆڕەپانی تێکۆشانی سیاسی و کۆمەڵایەتی ئێراندا. ئەم ڕەوتە لە دەورەی شۆڕشی 57دا بەهۆی ناکۆکی فکری و باڵباڵێنی سیاسی و تەشکیلاتیەوە نەیتوانی بەپێی قورسایی خۆی لەو هەلو مەرجە لەبارە کۆمەڵایەتیە کەڵک وەربگرێت و هاوسەنگی باش لەناو هێزە سیاسیەکاندا پێک بهێنێت کە لە بەرژەوەندی خۆیدا بێت. هەرەمەش بووە هۆی ئەوەی کە دواتر لەلایەن دەسەڵاتی کۆنەپەرستی حاکمەوە سەرکوت بکرێت. هۆکاری شکستی ئەم ڕەوتە لاوازبوونی پێگەی کۆمەڵایەتی نەبوو، چونکە چینی کرێکار لە شۆڕشی 57دا بە مانگرتن و بەشداری هەمەلایەنەی خۆی لە شۆڕشدا پشتی ڕژیمی شای شکاندە بوو. شکستی ڕەوتی چەپ پێش لە هەموو شتێک ئاکامی سەرکوتکردنە درڕندانەکانی دوای شۆڕش بوو. بەم شێوە دەبینین کە کۆمەڵگەی ئێران بە درێژایی ئەم 100 ساڵە لەلایەکەوە گۆڕەپانی کێشمەکێشی ئەم سێ ڕەوتە لە هەمبەر یەکتر و لەلایەکی ترەوە دژایەتیکردنیان لەگەڵ دەسەڵاتی زاڵ بووە و دەستهێنانی دەسەڵاتی سیاسی لە ناو جەرگەی قەیرانە سیاسیەکاندا بووە. ئەم ڕژیمە لە ئاکامی هاوسەنگی هێزە جیهانیەکانی دەورانی شەڕی ساردا و لە بارودۆخێکدا کە ڕێکخراوە جەماوەریە کرێکاریەکان بوونیان نەبوو و ڕەوتی چەپ بەهۆی هۆکارگەلێکی لاوازەوە نەیتوانی بوو خۆی ڕێک بخات و ڕێزەکانی خۆی پتەو بکات بەسەر کۆمەلگەی ئێراندا داسەپا. کۆمەڵانی خەڵکی ئێران بە شێوەیەکی خۆرسک و لە بارودۆخێکدا کە پێشتر ئاماژەمان پێکرد دژ بە ڕژیمی شار ڕاپەڕی بوون. بەڵام هێشتا ڕێبەرایەتیەکی شۆڕژگێڕی پێشکەوتن خواست بە مەبەستی ڕێنماییکردنی ئەو بزوتنەوە پێک نەهات بوو. ئاشکرایە کە لەوەها بارودۆخێکدا جەماوەری ڕاپەڕی و ناچنە ناو ماڵەکانیان، بەڵکو بە پشتبەستن بە یەکەمین و بەردەستترین بەدیل درێژە بە بزوتنەوەکەیانەدەن. هەڵبەت ئەوە خومینی بوو کە زووتر لەوانی دیکەوەها بەدیلێکی خستە بەردەم جەماوەر. ئامانجی چاوەڕوانکراوی خومینی واتە ڕووخانی شا دابین ببوو کەواتە دەبووە ئاگری شۆڕشدا بمرکێت. بەڵام ئەمەش پێویستی بە بەرنامەی تایبەت بوو. خومینی بە زیرەکیەکی تایبەت
استراتیژی خۆی بۆ ئەم مەبەستە خستە گەڕ و هەنگاو بە هەنگاو بەکاری هێنا. خەڵک فریودانی خومینی و بەنهێنی هێشتنەوەی ڕاستی ئامانجەکانی لە ڕای گشتی کۆمەلگا مەجال و دەرفەتی ئەوەی پێبەخشی کە خۆی بۆ سەرکوتکردنی کۆتایی شۆڕش ئامادە بکات. ڕۆڵی خومینی لە شکستهێنانی شۆڕشی ئێراندا زۆر گرنگە. خومینی لە ڕۆژانێکدا کە شۆڕشی ئێران خاوەن هیچ ئستراتیژیەکی ڕوون نەبوو، ئامانجێکی ڕوون و دیاریکراوی خستە بەردەم جەماوەر و بێ ئەملا و ئەولا درێژەی پێدا، ئەویش بریتی بوو لە ڕۆیشتنی شاو هیچی تر. خومینی بە پشتبەستن بە پێگەی تایبەتی خۆی وەک مەرجەعێکی تەقلید و چالاکێکی سیاسی شیعە و هەروەها بەهۆی دژایەتیکردنی شا لە ڕابردوودا و ئەو نفوزەی کە بەهۆی بیرۆکە دژە ڕۆژاواییەکانیەوە لە ناو توێژێک لە ڕووناکبیرانی کۆمەڵگەی ئێراندا بەدەستی هێنابوو، لە پێگەی کەسێکدا خۆی دیتووەوە کە توانی لە دەورەی شۆڕشی 57دا و لە هەلومەرجێکدا کە هیچ ئالتەرناتیڤێکی تربوونی نەبوو، ئامانجێکی بەردەست و ئاسام خاتە بەرچاوی جەماوەر. بەم شێوەیە خومینی وەک استراتیژیکێکی دژە شۆڕش دەرفەتی ئەوەی بەدەستهێنا تا بە بەردەوامی گورزی خۆی ئاراستەی شۆڕشی تازە سەرهەڵداوی ئێران کات و ئامانجێک کە ئیمکانی بەدیهێنانی ڕەخسا بوو بە کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕی و نیشان بدات.